ئێهانە کوڤانە چێکری ئارمانجێخوا هەبوون. لە دوای سەرهەڵدانی شۆڕشی خۆراوەی کوردستان لە دژی ڕژێمی سووریا و دواتریش ڕووبەڕووبوونەوەی گروپە تیرۆریستیەکان ساڵح موسلیم یەکێک بۆ لەو کارکتەرە سەرەکیانەی ڕابەرایەتی خۆراوەی کوردستانی کردووە بۆ بەدەستهێنانی مافەکانی گەلی کورد تا گەیشت بە دامەزراندنی سیستمی فیدراڵی. ساڵح موسلیم وەک سەرکردەی دیاری خۆراوەی کوردستان لە ناوەندە نێودەوڵەتی و جیهانیەکان وەک نوێنەری خۆراوەی کوردستان مامەڵەی لەگەڵ کراوە و پەیوەندیەکی دیبلۆماسی بەهێزی لەگەڵ سەرکردەکانی جیهان بووە. بەڵام تورکیا وەک سیاسەتی هەمیشەیی بەرامبەر بە پرسی نەتەوەیی گەلی کورد هەمیشە هەوڵی داوە سەرکردەکانی بکاتە ئامانج و بۆ ئەو مەبەستەش ساڵح موسلیمی خستۆتە لیستی تیرۆرەوە و پاداشتی داناوە بۆ دەستگیرکردنی. ساڵح موسلیم هاوسەرۆکی پێشووی پێیەدە و لێپرسراوی ئێستای پەیوەندیەکانی دەرەوەی تەفدەم لە پراگی پایتەختی چیک لەسەر داواکاری تورکیا دەستگیر کرا. ئەوەش دوای ئەوە هات کە ئاژانسەکانی ڕاگەیاندنی تورکیا زانیاریان بڵاو کردبەوە لەسەر ئەوەی موسلیم لە هوتێلێکی ماریۆت لە پراگی پایتەخت بینراوە. ئاژانسی هەواڵی ئەنادۆڵ لە سەرچاوە ئەمنیەکانەوە بڵاوی کردوتەوە هەڵمەتی دەستگیرکردنەکە ئێوارەی شەمەی ڕابردوو ئەنجام درراوە و لەسەر یاداشتێکی حکوومەتی تورکیا دەستگیریان کردووە. ساڵح موسلیم بە مەبەستی بەشداریکردن لە کۆنفرانسێک لە وڵاتی چیک بووە و پێش دەستگیرکردنی لەو هوتێلە لەلایەن هەواڵگیری تورکیاوە چاودێری لەسەر بووە. ئەنادۆڵ ڕاشی گەیاندووە لێپرسراوانی چیک داوایان لە ئەنقەرە کردووە کە موسلیم ڕەوانەی یەکێک لە دادگاکانی وڵاتەکە دەکرێت و بڕیاری زیندانیکردن یاخود ئازادکردنی دەدرێت. داواشیان کردووە کە پێویستە ئەنقەرە بەڵگەنامی پێویست پێشکەش بکەن بۆ ڕادەستکردنەوەی ساڵح موسلیم. لە بەرامبەردا وەزارەتی دادی تورکیاش ڕێوشێنی پێویستی گرتوۆتە بەر سەبارەت بە داواکاری ڕادەستکردنەوەکەی. ساڵح موسلیم لەسەر لیستی سووری تیرۆری داواکراوانی لێپرسراوانی تورکیا بووە و دەستگای ئینتەرپۆلیشیان لەو بابەتە ئاگادار کردوێتەوە بە شێوەیەک کە پێشتریش لێپرسراوانی تورکیا لە مانگی تشرینی دووەمی ساڵی 2016دا یاداشتێکی دەستگیرکردنیان بۆ موسلیم و 47 ئەندامی تری پارتی کرێکارانی کوردستان دەرکردووە کە ئەنقەرە بە تیرۆریست ناویان دەهێنێ. لە سیانزەی ئەم مانگەشدا حکوومەتی تورکیا موسلیمی خستە لیستی یەکێک لەو تیرۆریستانەی کە زۆرترین چاودێری لەسەرە و بەڵێنی پێشکەشکردنی 4 میلیۆن لیرەی تورکیشی داوە کە دەکاتە زیاتر لە 1 میلیۆن دۆلار بۆ ئەو کەسەی دەستگیری دەکات. ئاژانسە هەواڵەکانی تورکیاش دەستگیرکردنی هاوسەرۆکی پێشووی پێیەدەیان بەستۆتەوە بەو یاداشتی دەستگیرکردنانەی کە ئەنقەرە دژ بە تیرۆریستان دەری کردووە. لە دوای دەستگیرکردنیشی ساڵح موسلیم لە شوێنی دەست بەسەرکردنیەوە پەیامێکی بڵاو کردوێتەوە وتوێتی هاوخەمی گەلی کورد بۆ ئەو هەموو شتێکە و چاوەڕێی ئازادکردنێتی. داوەشی لەسەرکردە کوردەکان کردووە فشارە نێودەوڵەتیەکانیان زیاد بکەن بۆ ئازادکردنی و دەڵێت یان کوردایەتی یان شەهید بوون یان زیندانیکردن. ساڵح موسلیم لە ساڵی 1951 لە شاری کۆبانەی خۆراوەی کوردستان لەدایک بوو و سیاسەتمەدارێکی دیاری خۆراوەی کوردستانە. لە ساڵی 2003ەوە بۆ بە ئەندامی پێیەدە و لە ساڵی 2002 تا 2007 پۆستی هاوسەرۆکی پێیەدەی وەرگرتووە. لەو کاتەشدا کە هاوسەرۆکی پێیەدە بوو ڕۆڵێکی بەرچاوی لە ڕزگارکردنەوەی کۆبانێدا هەبووە و کوڕێکی لە شەڕی ڕزگارکردنەوەی ئەو شارەدا شەهید بووە. لە ئێستاشدا لێپرسراوی پەیوەندیەکانی دەرەوەی تەفدەمە. تشتێک بێستن یانێ تکۆنی ببێ کۆنسەی ئەو لە کۆرێت